کتێبی پیرۆزی سەرئەنجام ناوی پیرۆسترین کتێبی یارسانەکانە. یارسان یاخود ئەهلی حەق بە شوێنکەوتوانی ئاینێک دەوترێت کە لە ناوچەکانی هەورامان و ئەڵەبجە و کرماشاندا بڵاو بوونەتەوە. ناوی یارسان لێکدراوی هەردوو وشەی یار و سانە. یار لە زمانی کوردی و فارسیدا بەواتای دۆست و هاوڵ و خۆشەویست دێت. سانیش لە زمانی گۆران و فارسی کۆندا بەواتای گەورە و سوڵتان دێت. واتە یارسان بەواتای خۆشەویستانی سوڵتانە. دوو بۆچوون بۆ لێکدانەوەی ئەم ناوە لە گۆڕەیە. یەکەمیان بۆچوونە بەهێزەکەیە کە دەڵێت مەبەست لەم ناوە خۆشەویستانی سوڵتان ئیسحاقە. سوڵتان ئیسحاق خەڵکی بەرزەنجەیە لە دەشتی شارەزور بە کۆکەرەوە و ڕێخەری دەقەکانی سەرئەنجام ناو دەبرێت. ئەم سوڵتانە لە سەدەی هەشتەمی کۆچیدا ژیاوە. دەقەکانی کتێبەکە بەر لە ئەو تەنها لە یادگەی پیرانی ئاینەکەدا بووە و بە شێوازی دەماودەم گەیشتووەتە سوڵتان ئیسحاق. بۆچوونی دووەم بازدەوە دەکات کە مەبەست لە ناوی یارسان دۆستانی خودایە، چونکە گەورە و سوڵتانی ڕاستی تەنها خودایە. کتێبی سەرئەنجام. ئەم کتێبە تا ئێستا نوسخەیەکی فەرمی و کۆکراوەی لەبەردەستدا نییە. چەند نوسخەیەکی دەستنووس و چەند دانەیەکی چاپکراوی هەیە، بەڵام هیچ کام لەوانە تەواوی دەفتەری پیرەکانی یارسانی لە خۆ نەگرتووە. ئەوەی کە لە کتێبی سەرئەنجامدا چەسپاوە و سەرەکیە ئەمەیە. کتێبەکە لە 6 بەش پێک دێت بە ناوەکانی بارگە، دەورەی حەوتوانە، گلێم و کۆڵ، دەورەی چڵتەن، دەورەی عابدین، وردەی سەرئەنجام. هەر بەشێک لەم کتێبەدا کۆکراوەی دەفتەری چەند پیرێکی ئاینەکەیە کە بە شێوازی شیعر و بە زمانی گۆرانی پەیام و ئامۆژگاری و وتە چاکەکانی خۆیانیان تێدا نووسیوەتەوە. بۆ نمونە بەشی بارگە لە کەلامی 72 پیر پێک هاتووە کە سەرجەمیان بە یارانی سوڵتان ئیسحاق ناسراون. بەیتەکانی ناو ئەم دەفتەرانە زۆربەیان داواکاریە بۆ بەدەمەوە هاتنی یەکتاپەرستی و دوورکەوتنەوە لە خراپە و پیشاندانی ڕێگای حەق و ڕاستی. بۆ نمونە پیرحەیات ماچینی لە دەفتەری بارگەدا دەڵێت یارانی هامڕا ڕای ڕاست بگێرن یارانی هامڕا، یاری نەکردن وە جەنگ و هەرا، وێنەی سامری خەڵک کردن گومڕا. بەڵام ئەوەی جێی وردبوونەوە و سەرنجە ئەوەیە کە کەلامی ناو کتێبەکە ڕووی لە هەموو کەس نییە، بەڵکو ڕووی لەوانەیە کە بە دوای حەق و ڕاستیەون. کەلامەکانیش وەکو ڕەمز و هێمە ناو براون. لە چوارینەیەکی سوڵتان ئیسحاقدا هاتووە و دەڵێت ڕاز نەکەران فاش، هانا ئەی یاران ڕاز نەکەران فاش، ئەی واچە و ڕموس واچەند پەرێتاش، نەکا سەرنجام پوختە بۆ نەداش. واتە هانا و هاوار ئەی یاران مەهێڵن جنێ و بەڕاز و کەلامی پیرۆزی سەرئەنجام بدرێت، بەڵکو ئێوە ڕەمز و هێمە شارەوەکانی ناو سەرئەنجام بفەوتێن و لەناو بچێت. خاڵێکی جیاکەرەوە لە ئاینی یارساندا ئەوەیە کە ئافرەتانیش وەک پێشەوە لە کتێبی سەرئەنجامدا کەلامیان هەیە. یارسانەکان بە پیاوە ئاینیەکان دەڵێن پیر و بە ژنانی ئیمانداریش وتراوە دایە خەزان سەرگەتی و پیر بابا ناوس و پیر شاخۆشێن دیارترین کەسایەتیەکانی یارسانن کە مەزارگەیان دەکەوێتە گوندی سەرگەت و گوندی هەوار لە ناوچەی هەورامانی لەهۆن.